ئازام خۆشەویستان لە چەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە قۆناغێکی نوێی ژیانی قوتابیان دەکەین کە ئیدی لە ئامادەیەوە پێدەنێنە نێو زانکۆ و پەیمانگاکان لێرەدا بەشێک لەو قوتابیانە دوور دەکەونەوە لە ماڵ و لە دایک و باوک و خزم و کەسوکاریان لەم نێوەندەدا فشارێکی دەرونی لەوانێت تووشی زۆر لە قوتابیان بێت بزانین چۆن مامەڵە لەگەڵ دۆخی نێو بەشە ناوخۆیەکان نێو زانکۆ بکەین و ئەو فشار دەرونیانە چین کە تووشمان دەبێت وە چۆن چارەسەریان بکەین وەروە چۆن خۆمان ڕابین لەگەڵ هەموو ئەو هەڵس و کەوتە جیاوازانی کە لە نێو قوتابیەکاندا هەن بەگشتی گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز کاروان حەمە ساڵح کاروان حەمە فەرەج چارەسەرسازی دەرونی وڕۆها قوتابی ئەسما جەمالیە خوا بەخێر بن سپاس سەرکەوتوو کاکۆران ئەگەر بێمە لای بەڕێزتان دەزانین کە ئیدی قۆناغی دوای ئامادەی قۆناغێکی دیکەیە قوتابی لەوانەیە پێشووتر مامەڵەیەکی دیکەی لەگەڵا کرابێت هەموو ڕۆژێک دوای ئەوەی کە قوتابخانەی تەواو کردوێتەوە ماڵەوە هەموو شتێ حازر بووە بەڵام کە دێتە نێو زانکۆ بە تایبەتی دەچێتە بەشە ناوخۆیی لەوانەیە کۆمەڵێک کێشەی دەرونی بۆ دروست بێت ئەو پاڵنە دەرونیانە چین کە قوتابی تووشیان دەبێت بەڵێ دەستان خۆش بە سەرکەوتوو بن دیارە بۆ خۆی قۆناغەکە لە دوای قۆناغی 18 ساڵی و ئێمە وەکو دەروونناسان پێڵێن گەنجی پێگەیشت و واتە 18 بۆ 23 لە مڕاهقەیە قۆناغێکی بڕیوە قۆناغێکی زۆر شڵۆق ئامادەیە بۆ ئەوەی کەوا با بڵێن لە 18 ساڵیەک بە دوای پشووناس و هەوی خۆیان بگەڕێ واتە گەنج لەو قۆناغەیە لەو مەرحەلەیە ئەگەڕێ بە دوای ئەوەی کە بێ بەچی لە مستەقبەلا چی بکات چی وەکو ڕەگەزی نێر وەکو مێ بە تایبەتی خوێنکارانی زانکۆ خوێنکارانی زانکۆ لە ئێستاە با بڵێن فشارەکان زۆر زۆرە فشاری خوێندنە فشاری ئابوووریە فشاری کۆمەڵایەتیە یەکێک لەو فشارانی بەڕێز ئاماژە پێکرد فشارە دوورکەوتنەوە لەو ژینگەی کە ژینگەیە بووە لای دایک و باوکی هەموو شتێ ئامادە بووە کاتێ چێتە ناو بەشە ناوخۆییەوە ئەبێ خۆی خزمەتی خۆی کات یەکێ لەو شووناسانەی کە ئەبێ خۆی تایە ڕابێنێ بەرپرسیارەتیەوەتە تۆ کاتێ ئەچیتە ناو بەشە ناوخۆییەوە ڕاستە ئامانجە ئەوەیە هاتووی بڕوانامە و خوێندنەکە تەواوکەیت بەسەرکەوتوی بی ئینشەڵڵا بەڵام کۆمەڵێ مەسئولیاتی کەتەکەوێتە سەرشان بۆ نمونە ئەو کەسانی کە مامەڵەیان لەگەڵەکەی ناڵێم زۆربەی زۆریان احتیمال لە جاری وایە خوشک و براو لەگەڵا بێت خوشکە لە شوێنێ بێ براکە لە شوێنێ بێت نزیک بلێکەوە بەڵام بەرحاڵ ئەوەی کە لە ژوورێکە تۆی کۆ کردوێتەوە زۆرترین کاتەکان پێکەوەن چ لە ناو دەستگای خوێندنەکە چ لە ناو شوێنی حەوانەوەکە تا نامۆن بە تۆ لەوانەیە هەر زمانیش و کللتوریشی جیاواز بێ بە تۆ ئەمانە خۆی لە خۆیدا ئێمە وەکو چارەساسی دەرونی ینی ئەوەی کە لای مرۆڤ قورسە گۆڕانکاریە کاتی ئێمە ئەمانەوێت دەروون دروست بین ئەبێ بەردەوام مرۆڤ خۆی ڕفرێش کاتەوە نوێگەری لە خۆیان بکە نوێگەریەک بەرەو باشبوون نەک بەرەو خراپبوون هەمانە بەرەو خراپبوون نەڕوات واتە ڕوو ئەکاتە خۆ خراپەکان وەکو جگەرەیە وەکو ئەلکحولە وەکو مادە هۆشبەرەکانە کە لە ئێستاە بەداخەوە لە ناو زانکۆکانە ئێمە وەکو دەروون ناسان کە لەو سلکای ئیشەکەن لە بواری تاوان و لادانا ئاگادارین کە گەنج چۆن خەریکە ماڵوێرانە بێتایە بە تایبەتی پشکێکیش بەر خوێنکاران و قوتابیانی زانکۆ کەوتووە ئەمانە هەمووی فشارن فشاری دوورکەوتنەوە لە کەسوکارت ئەو ناز و خۆشەویستی و ئامادەکاری کە دایک و باوک تەواجودی هەبوو تۆ احتیمالە لە مانگێکە خوێنکارێ بتوانێت شەو ڕۆژێ بگەڕێتەوە بە ماڵەوە یاخود لە 3 هەفتە جارێ نەتوانێت هەر لە ڕووی مادیەکەشەوە نەتوانێت کەواتە فشارەکان زۆرن چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی خوێندنەوە خوێندنت جیاوازە یعنی حەزەکەم دادە لە زاری خۆیەوە قسە بکات تۆ پێشتر لە ئامادەیی بووی منهەجێکت هەبووە چ جای ئەوەی مامەسا پێیوتی ڕاپۆرتێکم بۆ ئامادەکە هەموو کەسە یارمەتیاوی کە ئەچیتە زانکۆ هەموو شتەکان جیاوازن شێواسی محازەرەکانی بۆ نمونە لە ناو تاقیگەیەکایت سەعات و نیوە 2 سەعات دەمێنیتەوە لە قاعەیەشی کەیت سەعات و نیوە 2 سەعات دەمێنیتەوە گروپێکی کەت لەگەڵایە واتە شتەکان هەمووی شۆڕشێکی دەرونی تەواو بەخۆیەوە بینە اینجا تۆ چۆن بتوانێت ڕوبەڕووی ئەمانە هەمووی بیتەوە ئەگەر لە دوای شەڵا ئاماژەی پێ بکەین ڕوونکردنەوە ئێمە بۆ بەڕێستان دەستخۆش بێت ئەسمان گیامە خێر بێ تۆ تەلەبەی بەشە ناوخۆیی وایە کە هەتە بەشە ناوخۆیی گرنگترین ئەو گۆڕانکاریانە کامانە بوون کە هەستی پێ کرد جیاوازن لەو کاتێک کە تۆ لە قوتابخانە بوو یا ساعتتە قۆناغی زانکۆ هەر لەمانەوە لە بەشە ناوخۆیی هەتاوەکو خوێندنی زانکۆ گۆڕانی منهەج گۆڕانێکی کتوب پڕەکە بەسەر ژیانی و خوێندکارایەت هەر لە ژیانی داخلیەوە بگرەکە ئیتر دوورە بێت لە دایک و باوکی
دوورە بێت لەو کار لەو ژیانی کە پێشتر هەموو شتێک لە بەردەستیا بووە خزمەت کراوە بەڵام کە ئیتر ژیانی داخلیەوە ئیتر ئەبێ خۆت بەڕێوەبەری هەم لە ڕووی ئیدارەکردنەوە هەم لە ڕووی تەندروستی و ئیشکردن و مەسئولیات و ئەوان زۆر جیاوازە لە ژیان و پێشترت بەڵام ئەوەش زیاترەکەوێتەوە سەر ئەو کەسانی کە لەگەڵ یای ئەو ژینگەیی کە لەگەڵ یای ئەگەر ژینگەکەت زۆر جیاواز بێ ینی بۆ نمونە خوانەخواستە ئەو کەسانی کە لەگەڵ یانای لەگەڵ تۆیانە گونجن گۆڕانەکە هەم کاریگەری لەسەر دەرونی کەسەکەکە هەمیش لەسەر ژیانی کە لەوانەیە لە سەرکەوتن دووری بخاتەوە زۆر باشە گرنگترین ئەو ڕێکارانە گرنگترین ئەو هەنگاوە نوێیانەیە کە دەینیت دەبێت چی بێت دەبێت ڕەچاوی چی بکەی کاتێک کە لە قۆناغێکی دیکە و دەچیتە قۆناغێکی نوێی خوێندنەوە ئەگەر لە باسی ژیانی داخلی بکەیت دۆکەویتە ناو 4 کەسیکەوە کە هەر یەکیان لە ژینگەیەکی جیاوازە پەروەردەبوون هەر کەسێکیان تەبیعەتیان جیاوازە ئەبێ ڕەچاوی ئەوانە بکەی نابێ وەکو ماڵەوە حسابی بۆ بکەی کە لە ماڵۆ لەوە چێ لە زۆر ڕۆ مڕاعاتیان کردبێتی بەڵام لێرەوانیە ئەوانیش وەکو تۆ لە ماڵی خۆیان دوورن ئەبێ مڕاعاتی ئەوانە بکەی ئەبێت ڕەچاوی جیاوازی تەبیعەتەکان بکەی ئەبێ مەسئولیات هەڵگیری وەکو ئەوان نەوەکو دانیشی تو ینی هەوا بزانی کە ئەوان لە تۆ زیاتر بێ بەرپرسیارەتی هەڵگرن کاکاروان ئەو ئامادەکاریانە کامانن کە پێویستە قوتابی پێشەوەی بچێتە ناو ژیانی بەشە ناوخۆییەوە بگرێتە بەر و بۆی هەم لە ڕووی دەرونیەوە خاوەنی دەرونێکی تەندروست بۆ دوور بێت لەو شڵۆژانە دەرونیانەی کە ڕوبەڕوویە بێتەوە هەم لە ڕوە بەرجەستەکەشەوە دوور بێت لە حاڵتێکی نەخوازرا بەڵێ تەنگەژە دەرونیەکان دیارە فشارەکان زۆرە بن بە تایبەتی لە بەشە ناوخۆییەکانە بەشە ناوخۆیەکان بەڕاستی ئەگەر دابشکردنی لەلایەن زانکۆ بێ دواتە من بەویستی خۆم نەبێ کاک دانیار و فلان اختیارکەم ئەمە لەوانەیە تا ڕادەیە قورس بێ بۆ خوێندکاران ئێتر نازانم سیستمی زانکۆ چۆن ئەیکات ئەوە ئەگەر بە شێوازێ بیکەن دووهەمیان اختیارکردنی با بڵێن تۆ لە کۆلێژی ئەندازیاریت ئەگەر ئەو کەسانی لەگەڵتان لە کۆلێژی ئەندازیاری بن لەو ژوورەیە باشترە ئەمە لە ڕووی ئەکادیمی خوێندن و هەوڵدان بۆ واتە بەریەکەوتنێک کەمتر ئەبێت تۆ چ جای ئەوەی کەسێکرد لەگەڵا بێت لە کۆلێجی با بڵێن کوشت و کاڵ بێت منهەجەکانتان دوورە لە یەکترەوە واتە هاوکاریەکی باشە بێ بۆ تۆ نازان تا چ ڕادەی ئەمە جێبەجێیەکریان نا ژمارە ئەو کەسانی کە لە ناو ژوورەکە چەندێکە هەواگۆڕشەی چۆنە خزمەت گوزاریەکانی چۆنە واتە پێداویستیەکانی سەرەتایی ژیان لە خواردنە ئایا خواردن لە ناو ژوورەکەی ئامادە ئەکرێ یا شوێنێکی تایبەتیان هەیە ئەمانە هەمووی هۆکارن واتەوە لە کەسەکە ئەکات چەند خۆشەویستی هەبێ بۆ ژینگەکە و یاخود چەند ببێزرێ لە ژینگەکە ئەو پێداویستیانی کە هەن وەکو ئاوە وەکو سەرما و گەرمایە وەکو دەنگ و ژاوە وەکو سروشتی کەسایەتی کەسەکانە بۆ نمونە کەسایەتیەکان مامۆسای بەڕێز لە 18 ساڵیە ئیتر جۆرە کەسایەتیمان هەیە ئێمە لە نەوجەوانیە پێڵێن لادەری ڕەفتاری واتە هەنگێ ڕەفتاری هەیە وەکو جوێنان وەکو هەنگێ تەشقەڵە و مامەڵی ناتەندروست و ئەمانە لەناو هەموو جیلێکە هەیە چ جای ئەوەی لەناو قوتابیانە ئەمانە دووبارە ئابنەوە یەکێ لەو ڕەفتارە دزێوانە جگەرە خواردنە جگەرە کێشانە شتی نەشیاوی وەکو مادەی هۆشبەرە ئەمانە کۆمەڵێ تەنگەژەن کە ڕوو لە تۆ ئەکاوەکو تاچێک ئایا تۆ پێ قبوڵە لەناو خێزانە لەوانەیە ئەمانە نبینێ یعنی شتێکی زۆر نامۆیە بە تۆ کاتێ ئەبینی گەنجێ لە پاڵ تۆیە کچێ لە پاڵ تۆیە جگەرە ئەکێشێت لە بەشی ناوخۆیە و ئەمری واقعی ژواقعی سەپانوێتی بەسەر تویا و لە ژوورێکایە و ئەمە یەکێ لەوانە یەکێکی لەوانە ئامادەکاری بۆ ژیانەتی واتە بەرپرسیارەتەکەی کاتی ئێمە چینە ناو بەشە ناوخۆیەوە هەمومان بۆ قۆناغەیە تێپەڕیوین پێویستە خشتەیەکی کارکردن هەبێ لە نێوان ئەو 5 کەسەیە واتە ئێمە 5 کەسین کاکدانیارەکەم بەڕابەری خۆ وەکو شێوازێکی شورایی لە ناو خۆمە ئەمە سیستمێکی زۆر باشاگە جێبەجێکەن کاک ڕابەرەکەین بە برا و خوشکێکیش لە ناو خوشکەکانە ئەیکەن بە خوشکی گەورەی خۆیان پرس و ڕاوێژی پێەکەین لە هەنگێشتا لە زۆرشتا واتە سیستمێکی دیموکراتی جێبەجێەکەین بۆچی بۆ پاک و خاوێنی ژوورەکە بۆ ئامادەکردنی خواردن بۆ کاتی سعیکردن کاتی سعیکردن بەڕاستی بۆ خوێندکاران بۆ قوتابیان لە بەشی ناوخۆیان زۆر گرنگە لە ئێستاە بۆ نمونە لە بانگی مەغریب لە مانگی لە ساعتی 5 بێت 5 دقە 5 چارەک تۆ کەواتە هەتا خواردن ئاماداکەی لە چوارەوە ئامادە ئەبی بۆ ئەوی خواردنەکە پێشکەشکەی لە نێوان ئەم 5 کەسەیە چۆنە بێت چی بکەیت سیستمێ دانێن بۆ هەموو خوێندکاران لە ساعە حوتەوە لە ئێستاە لە زستانە هەتا سەعات 10
موبایلەکان سامت بێت ئەوەی جوابی موبایلی دایەوە بچێتە ڕاڕەوەکەی دەرەوە کاتی خوێندن و خوێندنەوەیە واتە بە کوردیەکەی کاتی سعیکردنە ئەوەی ئەگەر لاپتۆپی پێ و ئەیەوێ لەسەر ئۆنلاین سعی بکە و ئیشێکی هەبێت بەڵام قسەی تیان نەبێت سەماعەیەکی پیوەکە و بیکا بەگوێەوە واتە سەعات حەوت بۆ دا ئەوە چۆن ئەڵێ وەکو منعی تەجەولی لێ دێت ئەمە لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئەکادیمیەوە سەرکەوتن بەدەسێنن هەم لە ڕووی دەرونیشەوە مرتاحە بن کە ئەو شەوە توانوێتی پاشەکەوتێکی خوێندن و نووسینی خوێندنەوەی باش بکە بۆ ڕۆژی داهاتوو بۆ هەموو ساڵەکەشی بە تایبەتی یەکێکە لەوانە شتکڕینە بۆ نمونە ئەگەر دابەشی کارەکانیان نەکەن بۆ نمونە ئەگەر لە جەدۆلا بێ من ئەمڕۆ شتکڕینم لەسرە یاخود ئەم هەفتەیە کاروان ئەبێ بچێشتی دەرەوە بکڕێت ئیتر لە پێداویستی نانە میوەیە طبعاً ئەبێ سنووقێکیان هەبێ ئەمین سندوق بێ ئەو خوشکە گەورەیە ئەو برا گەورەی کە بۆیاندانە بێگومانە بێ کەسێکی ئەمین بێ لە فلتەری بە سیستەمەدا بنرێت واتە سیستمێکی دیموکراتی تۆ حکوومەتێکی بچکۆلە بۆ خۆت دانی ئەمە لە ناو زانکۆکانە ئێمەکو خۆمانە الحەمدلله جێبەجێمان کردووە زۆر سەرکەوتنمان بەدەستێناوە مەسلەی حاڵەتێکی کە هەیە با بڵێن لە دوای شەوە تۆ ئەو خواردنی کە هێناوتە وەکو شیرینی وەکو چارەساتە وەکو میوەیە شتێکە بە پێی توانای دارایی کارێک نەکەیت کە من خوێنکارێ لەگەڵ مایە من بتوانم هەموو هەفتەیە 50,000 بەم ئەو لەوانەیە لە توانایە نەبێت 10,000 زیاتر بات ئەبێ ڕەچاوی ئەمە بکەیت یەکێشکە لەوانە باری دەرونی و دروستیە کەسێکمان هەیە لە ڕووی دەرونی و دروستیەوە لەوانەیە کەسێکی زۆر هەستەوەر بێ زۆر حساس بێ کەسە حساسەکان لەوانەیە بە بەسیترین قسە تێک بچن واتە تۆ ئەگەر کاکدانیان لە ویستی خۆشیەوە نەبێ بڵێ ئەمڕۆ زۆر هیلاک بووم ئەڵێەوە مەخسەی منە مەخسەی منە لەبەرەوەی قاپ و قاچاقەکانم زوو نەشۆرد بوو مەبەستی منە کەواتە تۆ ئەبێت جەوێت دروستکەن لە ناو ئەم 5 کەسەیە دەوڵەتێ دروستکەی بتانی تا ڕادێ ئەگەر نەگەیتە خۆشەویستی خێزانەکە زیاتریش بی لە خۆشەویستی خێزانەکە وەکو هاوڕێتی چونکە ئەم قۆناغا تەواو احتیمادی لەسەر هاوڕێتی ئەمنگەی متەمەسیکە بە هاوڕێکەیەوە ئەوە متەمەسیک نابێ بە هیچ مەبادئێشیکەوە ئەمە وەکو ناو بەشە ناوخۆیەکە زۆر باشە خاتو ئەسمان بێمە لای بەڕێزت ڕاو سەرنجی تۆ چیە لەسەر قسەکانی کاکاروانەوەی کە ئەم سیستەمە دابرنێت بۆ بەشە ناوخۆیەکان شتێکی زۆر باشەوە دەتوانرێت بە دڵ و دەرونێکی ئارامەوە بتوانن ڕۆژەکانتان بەڕێ بکەن بێگومان هەروەکو دکتۆر باسی کرد ئێمە خۆمان ئەوە ممارەسەی ئەومان کردووە هەر لە ئەوەی کە کەسێک وەکو خوشکە گەورەیەک دابنێ لە ژوورەکەیە کە ئیداری زیاتری هەبێ بۆ ئیشەکان ئەوە شتێکی زۆر باشەوە هەر لە مڕاعاتکردنی کاتی خوێندنی ئەوان کە دکتۆر زۆر بە جوانی باسی کرد بێگومان ئەوی ژۆک تۆ خوێندکارە ئەوی ژۆک تۆ سعی خوێندنی هەیە پێویستە مڕاعاتی بکەیت هەم لە ئیشکردنەوە هەم لە کات بەسەربردننی خۆتا بۆ نمونە تۆ لە کاتێکا سایناکەی لەوە چێ هاوڕەکەت لەو کاتەیە سایی بکە ئای ناتوانانی تۆ لەو کاتەیە شتێک بکەی یانی شڵەژاوێک لە ژوورەکە دروست بکەیت جێی خوێندنی ئەوی شتێک بێت و هەروەکو باسیشی کرد لە گرتنی ژوور لەگەڵ ئەو کەسانی کە لە مەرحەلەی خۆتن و لە کۆلێژی خۆتن زۆر باشترە وەگلەوەی من لە کۆلێژێکی بۆ نمونە هەندەسەم چم لەگەڵ هونەرا بیگرم چکە ئەو هەم کاتی زیاترە بۆ کات بەسەربردنی خۆی هەم سعیکردنی کەمترە ئەنی ئەمە تەنازع دروستەکە لە نێوانیانە تۆزێک سەختتر ئەبێت بۆ ئەوانە باشە ئەسماگیان ناخۆشترین شتکەیە بە لە ناو داخلیا ڕوبەڕووی ببنەوەوانێ و بتوان ئەبێ ئیدارەشتی بکەن چ شتێکە بەلای ئێوە وەڵا الحەمدولله لە ژوورەکانی کە بیست بێتانەوە پلانەکەشت ڕووی نابێت جیاوازی تەبیعەت لە نێوان ئەو کەسانی کە لە ژوورەکە لەگەڵتان کە سوپاس بخوا خۆم ڕوبەڕوویەوە نەبوومەتەوە بەڵام ینی بینیومە ژوور هەبووە ینی ئەوە تەنازع هەبووە لە نێوانیان لە ناو تەبیعەتەکانیانە تەبیعەتیان پێکەوە نەگونجاوە هەتاوەکو جیابوونەتەوە پێش کۆتایی هاتنی ساڵەکە لەبەرەوە زۆر گرنگە کەسێک بێ لە ڕووی تەبیعەتەوە لە ڕووی کۆلێژ و لە ڕووی هەموو شتێکەوە لە خۆتەوە نزیک بێت زۆر باشترە و ئەگەر لە مەرحەلەی خۆشت بێت باشترە لەبەرەوەی ئەتوانی تا کۆتایی لەگەڵ ئەو کەسەیە بمێنیتەوە چکە ئێستا من لەگەڵ کەسانێک گرتومە لە پێش منەوەن ئەی لە مەرحەلەی پێشترن کەسانێکی زۆر باشن بەڵام کە ئەوان خوێندنیان تەواو کرد مەرجنیە من هەمان کەسی باشم دەست بکەوێت هیچ پێوەرەگەیە بۆی تۆ کاتێک کە دەچیتە نێو زانکۆ لە قۆناغی یەکەمە ینی چی بەبێ ڕەچاوکەی کاتێک ئەبیتە هاوڕێی کەسێک ینی تۆ نایناسی ینی قسەی لەگەڵاکەی چۆنیە کاتێککە بتانی بۆ درێژایی ساڵەکە لەگەڵ یا بێ تەنانەت لەگەل لە ژوورێکی شاب پێکەوە بن ینی هیچ پێوەرەگەیە چۆن ئەو کەسە هەڵدەسەنگێنن ڕاستیەکەی تۆزێک سەختە لە سەرەتا هەڵی بسەنگێنی لەبەرەوەی تۆ لەواچێ بە سوودفە بەر ئەو کەسارە بکەوی
بەڵام ئەگەر بێت و خۆت لە پێشترا کەسێک بناسی لە تەبیعەتی خۆتەوە بێ لەڕی خزمەتی و هاوڕێتیەوە زۆر باشترە. بەڵام هەموو جارێکیش ئەو سوتمانە خراپ دەرناچێت. الحەمدوللا زۆر باشترە بێ لە هاوڕێی نزیکی ژانی، چونکە لە سەرەتاوە کە هەر کەسێ باسی تەبیعەتی خۆیەکە من تەبیعەتم بەو جۆرێ زوو تووڕە ئەبم، من جددیم ئەبێ کاروبارەکان لە کاتی خۆیان بکرێن، ئەگەر ڕەچاوی ئەوانە بکەی بێ وانێ کێشە زۆر دروست بێت. زۆر باشە کاکەران خاتۆسمان زۆر جەختی کردو لەسەر گونجانی تەبیعەت، یعنی جۆری کەسایەتیەکان. بەڵێ ئەمە چۆن ئێمە بگونجین لەگەڵ ئەم شتانەیە لە ڕووی دەرونیەوە چۆن بتوانین ئامادەکاری بکەین بۆی کە ئێمە ئەو کەسەش کە ئەگەر لە ژوورەکەی مندایە کە خۆم لەوانەیە ئەو مەسەرە هاتبێت تەبیعەت وەڵسو کەوتی جیاوازە ئیلا نەبیلا من بگونجێم، ینی وایە دروست بۆ شتەکە دۆخەکە بۆ شێوازەیە بقبوڵم بێ. تۆ هێڵێکی گشتی هەیە دایانی لە نێوان خۆت و لەوانەیە ئەوانی کە بۆ نمونە من لەگەڵ کاکدانیارە چەند خاڵی هاو بەشمان هەیە. کاکدانیار جگەرە ناخوا بۆ من باشە، کوڕێکی ڕازگۆیە، بەڵام هەنگێ لە ئیشکردنا تەمەڵە، کەواتە من وەکو کاروان ئەگەر من جددی وەکو دادەباسی کرد ئەتوانم هاوکاری بکەم، کەواتە ئەم دوو سیفەتەی باشە. سیفەتێکی کەی هەیە واتە ڕاعاتی کەسی بەرامبەرەکات، ئەمەش سیفەتێکی باشە. کۆمەڵە سیفەتی جوان هەیە لە ئینسانە، ئەگەر ئەمانە بکەی بە پێوەەر بە خاڵی مشتەرەک لە نێوان تۆ یەکێکیکەیە باشترە. بەڵام مەرجیش نییە کاکە دانیار تۆ بتوانیت، ئێمە خوای گەورە بەشێکمان هەیە لە دەروونزانە پێوتێ علم النفس فروق الفردیە، واتە تەنانەت تەو ئەمیش دوو مناڵ کە لە ڕەحمی دایکەوە یەنە دەرەوە پەنجەمۆریان جیاوازە، حتا دوانەش ئەمە خوای گەورە وای دروست کردووە. ئەم زەویە لە چەنەوە دروست بووە، لە ئادەمەوە لە حەواوە کە دروست بووە، ئێمە هەمومان جیاوازن. چڕای لە ڕووی دەرونیەوە، ئێمە لە ڕووی دەرونیەوە وڵێن کەسایەتی بۆ نمونە لادەر، کەسایەتی واسواسی، کەسایەتی حساس، تەصنیفیەکەین، بەڵام مەرج نییە لە 100% وا بێت. کەواتە هێڵە مشتەرەکەەکەی لە نێوان تۆیە هەنگی سیفەتی تایە. کەسێکت هەیە بۆ نمونە تۆ کەسێکی ئیلتیزامت هەیە بە ئیسلامەوە نوێژەکەیت، کەسێک لەگەڵ هەیە نوێژ ناکە، بەڵام ڕەوشتی جوانە، دەست پاکە، داوێن پاکە، دەم پاکە، کەواتە تۆ ئەم سیفەتانە بیهانە مەرج نییە کە نوێژی نەکردووە، احتیمالە ئەو متەئسیر بێ بە تۆ لە ئاخریشە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ بکات. ئەمانە خاڵی زۆر گرنگن. بەڵێ جاری وا هەیە لە نێوان دوو طبیعەتی جیاوازە کە لە ژوورێکە هەن هەردووکیان قوتابین، بەڵام خۆیان دوو طبیعەتی جیاوازن، کەسیان ئامادە نین خۆیان بگونجێنن لەگەڵ ئەوی ترای ئەمەڵێ ئەبێ ئەو تەنەزول بۆ من کامی ترەڵەن ئەبێ ئەو تەنەزول بۆ من کا من بۆ خۆم لەگەڵ ئەوە بگونجێنم. ئەمە سەر بۆچی ئەکێشێ و لە کۆتایی چ دەرئەنجامێکەدا بەم قوتابی جۆری کەسایەتیەکەی خاتون ئەگەر پسپۆڕێک دیاری بکاوەکو ئەو کەسانەی لە بواری دەرونیە ئیشەکەن یا شارەزان لەو بوارەیە هەنگە کەسایەتیمان هەیە پێوترێ کەسایەتی تەنەمور، واتە ئەوێ خۆی بسەپێنێت. ئەگەر لە کەسایەتیەکەیە بێت حاڵەتێک نەبێ وەکو پەشێوی زۆر قورسە بەلای تۆ وەکو خوێنکارێ بتوانی مامەسا لەگەڵ ئەمەیە هەڵکەیت، تەنانەت بۆ هاوسەرگیریژە بێ ئاگاداربی، تەنانەت بۆ کچان بۆ کوڕان تۆ بتەوێت ئەو کەسایەتیە، چونکە کەسایەتی وەکو عەمودی فەقەری وایە بۆ ئینسانە، تۆ بتەوێت بیگۆڕی لە ئەسنایی ئەو خوێندنەیە، پاشان تۆ هاتووی مەجموعەیە ئیلتیزاماتت هەیە، یعنی فریای ئیلتیزامەکە کەوی یا فریای گۆڕینی کەسایەتی ئەو بکەوی. ڕاستە تەئسیرێ لێ ئەگەر دەستە جەمعی کەسێک بێ لە نێوان 4 کەسا ئەتوانی کاریگەری لەسەر بکەیت، بەڵام بڕواتان بێ ئێمە وەکو دەروون ناسان ئەگەر وەکو کەسایەتی بێ زۆر لێ ئەسڵەمینەوە، واتە تەصنیفیەکەی خینە لایشکەوە باشتر وایە لەو ژوورە لە ژوورێکی کەیە گۆڕانکاریشی پێ بکەیت، واتە وەکو باسم کرد گۆڕانکاریەکان بەرەو باشە شتی زۆر باشن، ئەنێکرێ گۆڕانکاریش زۆر ئاسایی ئەویش لەوانەیە لە تۆ ڕازی نەبێت، چونکە کەسایەتی تەنەمور ئەو کەسایەتیانە خۆسە. اینجا کەسایەتێکی جۆری کەمان هەیە تاوسیە، واتە دایم بەس خۆی لا مهمە. تاوز ئەڵە کاتی ڕیشەکانی کاتەوە باڵەکانی زۆر جوانە، کاتی وەرە هینەکانی لێکەرەوە پەڕ و باڵەکەی لێکەرەوە تێرێکی ماشەڵا زۆر ناشرینە. یعنی ئەم کەسایەتی ئاوایە تۆ بە تەمابی کاتە خۆی فشەکاتەوە خۆی مهم دەرەخات، بەڵام واژ نییە. کەسایەتیش کەمان هەیە کەسایەتی وەسواس، ئەگەر واسواسیەکەی بۆ نمونە وەکو نەخۆشی بێت بەردەوام بێ لەگەڵیا ئەمە تۆزێ قورسە. بۆ نمونە ئەم کچە دانیشە لە شوێنەکەوە تۆ دانیشتوی پەڕۆیشی تەڕەهێنە پاگەی سڕ، ینی تۆ هەر لە خۆتەوە ئەڵێی بن ئەوە پیسم، یعنی ئەمە کێشەیە بۆ دروستە. کەواتە ئەگەر ئەو کەسایەتیە لەگەڵا بوو لازم واجبە کە بتوانی ڕوبەڕووی کەسێکی پسپۆڕی کەیتەوە، دکتۆری دەرونیە، چارەسازی دەرونیە، وەکو چارەسازی بۆ بکرێت، وەکو کەسایەتی هەی بێ بەڕاستی قورسە، بە تایبەتی لەو ژینگەی ئەمانە. خاتوەسمان زۆر جار لەوانەیە ناڵی کێشە، بەڵام زۆر جار لەوانەیە شتێک هەر ڕووبا بابەتی دارایی و بابەتی ئەو بڕە پارێکە لە نێو بەشە ناوخۆیدا هەیە،
وەکو ماوەسەکەڕان پێشتی ژاماژی پێکرد دۆخی دارایی هەریەکە بە شێوازێکە ینی ئەوە جیاوازی هەیە گونجانێک هەیە لەم نێوەندەدا چی بکرێت بۆ نمونە من حەزم لە خواردنێکم ئێوارەیەوی کە توانای نییە ئەبێت چۆن هاوکاری یەکتیش کۆن لەم نێوەندەدا بۆ مەسلەی دارایی پێویستە مڕاعاتی حاڵی هەرێکێکیان بکرێت هەرچەنە تۆ کاتێک لە ژوورەکەی ینی ڕێک و ماڵەوەی لێت چۆن لە ماڵەوە گەرباری دارایی من باش نەبێتوانم پەنا بۆ براکەم ببم بۆ کەسێکی ببم لە ماڵەوە بە هەمان شێوەیە بەڵام بۆ مەسلەی ئەو شتە ئامانەی کە لە ژوورایە ئەکیت ئەبێت تەنیا چاو لە گیرفانی خۆت نەبیت ینی سەیری حاڵ و بارودۆخی دارایی برادەرەکانیش بکەیت بۆ نمونە گەر شتێک بزانی کە بە کەسێکیان هەڵناسووڕێ قەیچێکە با منیش وازی لێ بێنم ینی شتێکی زۆر ئاساییە گەر لە پێناو هەم حاڵی دەرونی هەم نەفسیەتی هاوڕێکە تاواز لە شتێک بهێنیت ینی مەرج نییە تۆ هەمیشە خۆ بسەپێنی چاو لە گیرفان و لا دڵ و دەرونی خۆ بکەیت زۆر باشە باشە ئەسمەگیان مەسەڵەن ئێوە کێشەیەکتان بۆ دێتە پێش پەیوەندی هەیە بە چۆنتی بەڕێوەبردننی ژوورەکەتان یاخود چۆنتی بەڕێوەبردننی بە شەناخۆیەکەتان بەگشتی چۆن پەنە ئەبەنە بەر چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتەکان وەکو قوتابێکی بە شەناخۆ کێشەکان ئەوە کەوتە سەر کێشەکان کە چۆنێتی چارەسەرکردنی بۆ نمونەگەر لە ئیش و کار و ئەوانە بێ زۆر ئاسان بەڵام ئەگەر خوانەخواستە کێشەی گەورەتر بێ ینی نەگونجان بێ یاخود کێشەیەک ڕووبا کە تۆ بزانین لەمە دوان ناتوانانی لەگەڵ کەسەیە بەردەوام بی ئەتوانی پەنابریتە بەر دەستەی ئیدارەدانی ئەو بەشە ناوخۆیە ئەو بینایی کە تۆتیایی هەر لە ژوورگۆڕینەوە بێ یاخود چارەسەرێک بێ بە جۆرێک بەڵام وەکو کێشەی ئیش و کار و کێشەی خواردن و ئەم شتانە ئەکرێت بۆ نمونە دوو کەس لەسەر ئیشە کێشیانە بێ کەسی سێم بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئیشەکە لە خۆی بگرێت ئەوە شتێکی ئاساییە بۆ جۆرە ئاسانتر چارەسەرەکەی کێشە زۆر باشە سەکەران ئەو چارەسازانە چین کە پێیسە بۆ قوتابی بکرێگە تووشی لەم چەشنەها زۆر جار گۆشەگیرە بێ زۆر جار قسە لەگەڵ کەسان ناکە یاخود تووشی خەمۆکێ بێ بینیومانە هەیە خۆکوشتنیشی تێکێت چونکە ئەوەندە وابەستی دایک و باوکی بۆ لە نێو ماڵەوە تێکەڵ بۆ ئەمەی پێ قوبوڵ ناکرێت زۆر جار یان زۆر جوای لێت من بینیومە بە چای خۆم تا بەیانی ناخەوێ تا بەیانی خەوی ئەزڕێ هەموو شتێکی تێکەچێت چارەسەری هەیە ئەم شتانە بێگومان هەموو شتێ چارەسەری هەیە ئێستا سوپاس بخوا زانست دەرمان جەلسەکان ینی هەموو وەسایلێک هەیە ئێستا وەکو ئەو حاڵەتی بەڕێز ئاماژەی پێەکە ئێمە وەکو لە عیادەیە وەکو لە کلینیکە بۆمانیەت بڕواتان بێ بەشێکی زۆریان دەرچووی زانکۆ و قوتابی زانکۆن کە تووشی حاڵەتەکانە بن بە تایبەتی ترس پانیکمان هەیە ترس و تۆقینمان هەیە لەگەڵ خەمۆچیمان هەیە لە قوتابیانە جاری وای ئەگاتە ئەو ڕادەی بەڕێز ئاماژەی پێەکەی جا ئەوە کاکە دانیار تکا ئەەکەم ئەوانەی کە هەستی پێەکەن الحەمد عنی تەلەبەی زانکۆ خەڵکیشی واعی و شیارە هەست بەمانە ئەکەن تۆ مامۆستای پزیشکی کولەی تۆ بێ لەگەڵایە خوێنکاری دەروناسی لەگەڵای خەڵکی شارەزات هەیە لە بەردە لە زانستەکان ئەمە نازانی لە ئەتەرنێتەوە بەرگوێتەکەوێ لە تەلەڤیزۆنەکانەوە بەرگوێتەکەوێ کە کەسێک ئەم نیشانانەی هەیە گۆشە ژیرە نان خواردنی بە پێهین نییە ئەزانی کێشێشی بۆ دروست بووە هەوڵ بن ئەو گروپە قەنەعەتی ئەوەی پێ بکەن کە بچن لای کەسێکی پسپۆرت چارەسەری بۆ بکات یعنی لەو قۆناغی بەڕێزە ئاماژەی پێەکەی زۆر پێویستی بەوەیە تەنانەت هەنگی ئامادەکاریە هەبێ بۆی بکەن بۆ نمونە ئەگەرزانی شەو ناخەوێ و هەڵەستەیە لەوانەیە فکری خۆکوشتی ئەنجام دابێت کۆمەڵی حەپی شاردبێتەوە یاخود هەنگێ مادەی هۆشبەری شاردبێتەوە بی لە پڕێکا بیخۆ خۆی نەجات بە یاخود پەت و وایر و ئەمانەی حازر کردو بچێت لە حەمامەکەی خۆی بقنجێنێت ئەم حاڵەتانە هەیە واریدە ئێمە چۆنەکەی بەریەکەوتنمان هەیە لەگەڵیان کەواتە خوێنکاران ئەبێ ئەوانەی کە زۆر وشیارن ئەوانەی کە تۆزێک خەویان سوکترە ئاگیان لەم حاڵەتە بێن نەگا بەو دەرەنجامە چونکە کە گەیشت بەو دەرەنجامە ئیتر چۆنەڵی شتەکە کار لە کار ترازاوە ماوەسەکەن لەوانەیە شتێکی دیکەشە بە هەر بچێتە زیمنی چارەسەری و ئامادەسازی دایک و باوک و خێزان بۆ ئەو قوتابی کە دەینێرێتە زانکۆ گرنگە بۆ من لە پۆلی 12 ئامادەسازێکی جوانی بۆ بکات وردە تی بگەێنێت و باسی لەگەڵا بکات کە تۆ چیتە خۆناغێکی نوێ و شتەکەی لە ئاسایی بکاتەوە جا خۆی کێشەکان کاکە دانیار ئەم ئیشانی کە ئێمەیکەن وەکو چارەسەری دەرونی وەکو پزیشکی دەرونیشکەی کات ئەبێ بە واقعی خۆی لە ناو ژینگەکە یابژی واتە کاتێک کەسێ ئیشی دەرونیەکە چارەسەری دەرونیەکە ئەگەر خۆی بە ناو نەخۆشەکە ڕۆشتوێ زۆر گرنگە زۆرێک لە زاناکان هەیە
ئەوانەی ڤایرۆس چارەسەری ڤایرۆسیان کردو بە نەخۆشەکەی ڕۆشن زۆر سەرکەوتنیان بەدەستێناوە واتە ئەو گەنجە ئەگەر لە ماڵەوە ڕاستە ئامادەسازی بووەکەی بڕواتان بێ نێتە ناو مەیدانەوە تەجروبەی نەکەی نێخیتە ناو مەیدانەوە و هاوڕێکانی هاوکاری نەگەن ئەو گەی تەجروبە و قسە و ئەزمونونەکان لەو وەرەگرێت لە دایک و باوشی وەرناگرێت چونکە گەیشتۆتە قۆناغی ئەڵێ منی تر پیاوم من ژنم ئەتوانم ئیدارەی ماڵ بم ئەتوانم ئیداری خێزان بم ئەتوانم بخوێنم ئەتوانم قیادەی مەجموعەیەکەم لای خۆی ئەو زۆشتە ئەمەیە گرفتەکان کەواتە هەر پێویستە بە پسپۆڕ و چارەسازی دەرونی ئەبێ لەو کاتەیە خۆمسا کاروان هەمیشە لەناو خێزانەکانە و جۆرە ئامۆژگاریە بیستن کاڵن کێشە و مشکلی خۆتانمە بەنەدەر و لەناو خۆتانە حەلی بکەن ئەمە بۆ ناو ژوورەکانی بەشە ناوخۆی داچێنێ ڕاستە یاخود خوێندکاران هەتا کەی کێشە و مشکلەکانی خۆیان بپارێزن کەیش بزانیان یعنی و سنوورە کامەیە کە ئەمان ئەبێ پەنا بەرنە دەرەوە بۆ لای مامۆسایەکیان بۆ سەرپەرشتیارێکی داخلێکە بۆ هاوڕێکی دڵسۆزیان ئەگە زانیتان کێشەکە وای لێ کردووە گۆشەی گیر بۆ کاکدانیار وتی هەستەکەی لە خوێندندا بڕاوە بەیانیان هەڵناستێت ڕووە کاتە هەنگێک کەس باش نین یعنی نیشانەکان دیارن خواردنی نەماوە لە خۆی بێزارە پەیام تیاتێ ئەڵێ ژیان هیچ مافێکی نییە ئەم وڵاتە هیچ خۆشێکی تیان نەماوە بەڕاستی بڕۆی لە وڵاتەیە کۆتایی بە هەنگێ پەیامی لاواعیتە نازارەکی تیاتی خۆلی تێگەی ئەگەر وابوو زوو بە زوو فریایکەون ئەگەشتی ئاسایی بوو لەوانەیە کەسی بەتواناتر هەبێ لە من وەکو خۆم کە کێشەمە بێ ئەبێ پەنا بۆی شە برم کە چارەسەری کێشەکەم کات خۆمەرج نییە من هەموو شتێ بم وشەیەک هەیە لە سیفاتە بەسخوای گەورە هەیەی ئەلکەمال عرب ئەڵێ ئەلکەمال لله فقط یعنی تۆ ناتوانی هیچ کەسێ لەسەر ڕووی زەوی واز بێنە لە پێغەمەران حتا پێغەمەری خۆشمان خوای گەورە ئاگاداری کردووە عەبەثە وتەوەلە یعنی ئەمە حەزەتی موسا بە هەمان شێوە حەزەتی ئەیوب بە هەمان شێوە تەنانەت پێغەمەرانیش خوای گەورە پێوی تو ئاگال لە خۆت بێ لە فڵان موقیفا ستۆپی پێ کردووە ئاگال لێ بێ ئەی محەممەد تۆ ڕووە نەجێڕی لەو کوێرە لەبەرەوەی کوێر بوویت ئەمە پەیامی خوای گەورە کەواتە کەمال تۆ ناتوانم من هەموو شتێ بم پێویستم بە تۆیە پێویستم بەوە پێویستم بە یاساییە پێویستم بە کۆمەڵاتی پێویستم مامۆسای ئاینیە پێویستم بەو کەسانەیە کە چۆن ئەڵێ تۆزە تاقم بنێ تاقەی ئیجابی نەکسلبی زۆر باشە مامۆستا گیان زۆر سپاس دەکەین خاتو ئەسمان دوایین ڕێنمایی چییە بۆ قوتابیانی کە دێنە نێو زانکۆ دێنە نێو بەشە ناوخۆیەوە وەکو ئەزمموی خۆت کە لە بەشە ناوخۆی لە زانکۆ داویت ئەکیت هەر ئەوەی کە بزانن کە ژیانی داخلی وەکو ژیانی ماڵەوە نییە بەرپرسیاریتی دەکەوێتە سەرشانە لە ڕووی ئیش و کارەوە تاوەکو بەڕێوەبردننی خۆت پێویستە بەرپرسیاری سەرشان هەڵگریت و مڕاعاتی تەبیعەتی ئەوانی تریش بکەیت و خۆت نەسەپێنی بەسەر کەس دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کاروان حەمە فەرج چارەسەر سازی دەرونی و هەروەها خوێندکاری بەشە ناوخۆیی خاتو ئەسمان جەمال خوشحاڵ بووین لەم تەوەرەیە لەگەڵمانە زۆر بەخێر بێن لەشتان ساغ بێ